ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانەوە گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا هەتمەتولاتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆی ڕۆژی چوارشەممە سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. بەردەوامی ناڕزایەتیەکانی خەڵک لە ئێران و تێپەڕبوونی ڕاپەڕینەکان لە ڕەهەندی ئابووری، بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی سێ هاوڵاتی دەست بە سەرکراوی خەڵکی شاری سنە، بەردەوامی ناڕزایەتیەکان لە زانکۆکانی ئێران و دەست بە سەرکرانی 6 خوێندکاری ناڕازی، سەپاندنی حکمی زیاتر لە 91 ساڵ زیندان بەسەر 14 چالاکی مەدەنی تورک، ڕووخاندنی دەیان خانووی هاوڵاتیان لە گوندی ناسی پارێزگای سیستان و بلوچستان. بەردەوامی ناڕزایەتیەکانی خەڵک لە ئێران و تێپەڕبوونی ڕاپەڕینەکان لە ڕەهەندی ئابووری. ڕۆژی چوارشەممە دەی بەفرانباری 1404 هەتاوی ناڕزایەتیەکانی خەڵک لە شارە جیاوازەکانی ئێران لە ڕەهەندی ئابووری تێپەڕ بوو و لە ڕاپەڕینەکاندا بەگشتی ڕژێمی کۆماری ئیسلامی کرایە ئامانج. بە پێی وێنانی کە بەدەستمان گەیشتون، خەڵک لە شارەکانی تەران، زەنجان، ئیسفەهان، هەمەدان، خۆڕمئاوە، کرماشان، ئیزە، ئابدانان، نور ئابادی و مەمەسەنی و دەیان شار و شارۆچکەی دیکە لە ئێران بە وتنەوەی دروشم دژ بە ڕژێمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی و سیاسەتە هەڵە ئابووریەکانی خوازیاری هەڵوەشانەوەی ئەو ڕژێمە و سزادانی تاوانباران بوو. جێگەی ئاماژەیە لە شارەکانی تاران و خوڕمئاوە و هەمەدان ناڕازیان بە چەکی گەرم دەستڕێژی گولیان بەسەر خەڵکدا کردووە و بە هۆیشەوە چەندین کەس بریندار بوون. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی سێ هاوڵاتی دەست بە سەرکراوی خەڵکی شاری سنە. بە پێی راپۆرتەکان سێ هاوڵاتی و ژینگە پارێزی خەڵکی شاری سنە بە ناوەکانی سەباح، سابر و ڕامین ساڵحی سەرڕای تێپەڕبوونی 4 ڕۆژ لە دەست بە سەرکرانیان هێشتا چارەنووسیان دیار نییە. بە پێی راپۆرتی گەیشت و ئەو 4 چالاکوانە ڕۆژی شەممە 6 بەفرانبار پاش بەشداریان لە هەڵمەتی زاگرۆسانە لەلایەن هێزەمنیەکانی ڕژیم و دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان لە شاری سنە کراون. شایانی باسە سەرڕای بە دووەداچوونی بنەماڵەکانیان لە سەردۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو سێ دەست بە سەرکراوە زانیاریەک لە بەردەستانیە. هەڵپەساردنی حکمی سێدارەی میحراب عەبدوڵڵازادە. بە پێی هەواڵی گەیشت و حکمی سێدارەی میحراب عەبدوڵڵازادە بەنکراوی سیاسی کورد و لە دەست بە سەرکراوانی شۆڕشی ژینا بە شێوازێکی کاتی هەڵپەسێنراوە و دۆسیەکەی بە مەبەستی پێداچوونەوەیەکی زۆرتر ڕەوانەی دادگای باڵای ڕژیم کراوە. ناوبراو مانگی ڕەزبەری 1400 هەتاوی و هاوکات لەگەڵ ڕەوتی شۆڕشی ژن ئازادی لە ئێران لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیم و دەست بەسەر کراوە و پاش ئەشکەنجە و ئازارێکی زۆر بە مەبەستی وەرگرتنی دانپێدانانی زۆرم لێ ڕەوانەی بەندێنخانەی ناوەندی شاری ورمێ کرا. ئەو هاوڵاتیە پاشان لەلایەن دادگای ئینقلابی و شارەوە بە تۆمەتی چالاکی چەکداری دژ بە ڕژیم حکمی سێدارەی بەسەردا سەپێنرا. بەڵام بەهۆی ناڕزایەتیەکانی پارێزەرانی دیسان دۆسیەکەی ڕەوانەی دادگای باڵای وڵات کراوەتەوە. ئازادی کاتی سێلاوی دەست بە سەرکراوی خەڵکی شاری ئابدانان. لە ڕۆژانی ڕابردوودا سێلاوی خەڵکی شاری ئابدانان کە بۆ ماوەی 18 ڕۆژ لەژێر ئەشکەنجەی ئیدارەی ئیتلاعاتدا بوون بەدانانی بارەمتەی قورس و بە شێوازێکی کاتی ئازاد کران. بە پێی راپۆرتەکان ئەو سێ شارۆمەندە بەناوەکانی سوهەیل پاکرزان، حسێن حاجیان و ئیلیان ئیمانی کە هەمویان تەمەنیان لە 18 ساڵیش کەمترە پاش ڕاگرتنیان بۆ زیاتر لە 18 ڕۆژ لە گرتوخانەکانی ئیدارەی ئیتلاعات هەریەکەیان بە دانانی بارەمتەی 1 ملیاردی و بە شێوازێکی کاتی ئازاد کراون. شایانی باسە ئەو سێ هاوڵاتیە لە کاتی دەست بە سەرکرانیان تاوەکو کاتی ئازادیان لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندیش لەگەڵ بنەماڵەکانیان بێبەش کرابوو. بەردەوامی ناڕزایەتیەکان لە زانکۆکانی ئێران و دەست بە سەرکرانی 6 خوێندکاری ناڕازی. بە پێوەنانی کە بەدەست ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون ڕۆژی سێشەممە 9 بەفرانبەری 1404 هەتاوی خوێندکاران لە زانکۆکانی ئێران بەردەوامیان بە ناڕزایەتیەکانیان و پشتیوانی لە ڕاپەڕینی خەڵک لە ئێراندا. بە پێی راپۆرتەکان خوێندکاران لە زانکۆکانی تاران، شەهید بەهێشتی، خاجە نەسیر، عەلامە تەباتەبایی و ئەمیر کەبیر لە شاری تاران و هەروەها لە زانکۆی عەلم و سەنعەتی ئیسفەهان دەست بە سیاسەتە هەڵە ئابووریەکانی ڕژیم و خراپی دۆخی ژیان و معیشەتی خەڵک لە ئێران ڕژانە سەر شەقامەکان.
بەوتەی سەرچاوەکانی هەواڵ لە بەردەوامی سەرکوتی ناڕازیان لەلایەن هێزە جەنایەتکارەکانی ڕژیمەوە 7 خوێندکار لە زانکۆی شاری تاران بەناوەکانی عارف هادی نەژاد، موبین ئەمینیان، مانی ئیدی، مۆژان مەهدیزادە، نگار مەهدینیا، شایان دێهکۆردی ئادەمی و شاهین شکوهی دەست بەسەر و پاش ماوەیەک لێپرسینەوە و ئازاردانیان 6 کەس لە دەست بەسەرکراوان ئازاد کراون، بەڵام هێشتا سەبەر بە چارەنووسی شاهین شکوهی زانیاریەک لەبەردەستدانیە. سەپاندنی حکمی زیاتر لە 91 ساڵ زیندان بەسەر 14 چالاکی مەدەنی تورک. لە ڕۆژانی ڕابردوودا 14 چالاکی مەدەنی تورک لەلایەن دەزگای قەزای ڕژیمەوە سەرجەم حکمی 91 ساڵ زیندانی تازیریان بەسەردا سەپێندا. راپۆرتەکان لەلایەن لقی دووهەمی دادگای ئینقلابی تەورێزەوە یۆرژ مێهر عەلی بەیگلو، ئیبراهیم عەوەزادە، ئاراز ئیبراهیم نەژاد، حسێن ئازادی، ئەمیر حسێن ئاقایی، ناسر ڕەزەمجوو، داود شیری، جەواد سوودبەر، مێهرداد قادری، عەلی بابایی، مورتەزا نورمەحەممەدی و میر مەحەممەد ڕەزا موحەد بە تۆمەتی سازکردنی گروپی دیمۆکرات و هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات. سەرجەم حکمی 91 ساڵ و 1 مانگ زیندانی تازیریان بەسەردا سەپێنداوە. شایانی باسە لە ساڵانی یان لە ساڵی 1402 هەتاوی تاوەکو ئێستا بەرەها لەلایەن ناوەندە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بەدانانی بارامتەی قورس بە شێوازێکی کاتی ئازاد کرابوون. دوایین هەوڵ ڕووخاندنی دەیان خانووی هاوڵاتیان لە گوندی ناسی پارێزگای سیستان و بەلوچستان. ڕۆژی دووشەممە حوتی بەفرامبار دەیان خانووی هاوڵاتیانی بەلوچ لە گوندی ناسی سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان لەلایەن هێزەکانی سوپای پاسدارانەوە لە ناوبرا. بە پێوێنانی کە بەدەستمان گەیشتون هێزەکانی سوپای پاسدارانی ڕژێمی کۆماری ئیسلامی بەدەیان کەرەستەی سەربازی و بیناسازیەوە هێرشیان کردۆ سەر هاوڵاتیانی ئەو گوندە و سەرڕای مقاومەتی خەڵکیش بەدەیان خانووی دانیشتوانی ئەو گوندیان ڕووخاندووە. سەرچاو ئاگادارەکان ئاماژە بەوە دەکەن کە هێزەکانی ڕژیم هەروەها هێرشیان کردۆ سەر ناڕازیان و بە توندوتیژیەکی زۆرەوە ماوەیەکی کورد کۆمەڵێک لە دانیشتوانیان دەست بەسەر کردووە. بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتیاوڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بخۆن.